إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يضلل الله فلا هادي له، من يهدي الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ڕێزان خۆشحاڵین لەوانەی سیونۆ لە زنجیرەوانەکانی تەسکە بە خزمەتتان بگەمەوە بە مەبەستی ڕەزامەندی خی گەورە و هیوادارم هەمولایەکمان سوودی لێوە بگرن ئینشاءالله. یەک لە ئەو دەرمانە کاریگەرانەی کەوا لە بۆ دڵ زۆر بەسوودە و وەکو یەک لە زانایان ناوی لێ دەنێتن فیرەق الئینقاذ، بەڕاستی یەک لە تاقمەکانی ڕزگارکەر و نەجاتدانە لە بۆ ئینسانی موسڵمان، ئەویش بریتیە لە برایەتی نێوان موسڵمانان. دیارە کاتێکەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم هیجرەتی کرد لە بۆ مەدینە، یەکەم شت کەوا پێ ساسن پێهەستا بیناکردنی مزگەوت بوو، لە پاشی ئەوە تۆلکردنی پەیوەندی نێوان کۆچبەران و پشتیوانان، مهاجرین و ئەنسار. یەکەمیان بە دروستکردنی مزگەوت پێغەمبەر صلی الله علیه وسلم توانی سەرح و تەلاری ئیمان دروست بکات لە دڵ و دەرونی ئیماندارانی مەکە، باڵێن مەکە و مەدینە، ئەوانەی باڵێن مهاجرین و ئەنسار، بە فەزلی خوای گەورە و بە تونند و تۆڵکردنی پەیوەندی نێوان مهاجرین و ئەنسار پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرحی ئوخوە، باڵێن ئەو تەلارە بەهێزەی کەوە خوای گەورە سبحانه وتعالى لەسەر ئەساسی ئینەمە المؤمنون ئیخوە بڕیاری لەسەردایە. ئیتر ئەو دوو سەرحە بوو بەڕاستی مجتەمەعی مەدەنی لەسەردا مەزرا. وەکو زانایان دەفەرمون ئیتر مزگەوت کەوە وەکو ئوفوقەکی عەمودی ستونی بوو کەوە موسڵمانان لەسەری دامەزران، و هەروەها ئوفوقەکی یاخود ئاسۆییش بەو شێوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم توانی پێکەوەیان ببەستیتەوە بەهۆی برایەتی. ئیتر لەسەر ئەو دوو سەرحە بوو بەڕاستی ئەو مجتەمەع بەهێز و تۆکمەیەی لێ بەپاشکەت کە وەکو معلومە ئەو دەولەیەی لێ بەپاشکەت، ئەو دەولەتە ئیسلامی بەهێزەی لێ بەپاشکەوت کە لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم حتا وەکو هەزار و ئەو هەندە ساڵە ئەو دەولەتە بەردەوام بوو لە حکومکردن. دیارە کاتێک کە دەڵێن لەسەر ئەساسی ئینەمە المؤمنون ئیخوە، وەکو لە سوڕەتی الحجورات خوای گەورە باسی دەکاتن، تەماشای سێغەکەی بکە، ئینەما لە بۆ حەسرە، ئینەمە المؤمنون ئیخوە، کەواتە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی برایەتی ڕاستەقینە حەسرە لەناو ئیمانداران، یان لەناو غەیری ئیمانداران، ئەگەر هەژبی ڕاستەقینە نییە. ئینەمە المؤمنون ئیخوە فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. ئەوجا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی کە ئەسڵ لە ئیمانداران ئەوەیە بەهۆی ئیمانەکەیان کە برای یەکن، ئەسڵ لە ئیمانداران ئەوەیە کەوا پێکەوە کۆک بن، ئەسڵ لە ئیمانداران ئەوەیە کەوا یەکتریان خۆش بێ و لەگەڵ یەکتر بن. بەڵام ئەگەر حاڵەتێکی شاز و ناکاویش هاتە سەریان بۆی کەوە مەشاکل و گرفت لە نێوانیان پەیدا بوو، فأصلحوا بين أخويكم، تاوەکو بگەڕێتەوە سەر ئەسڵەکەی ئینەمە المؤمنون ئیخوە. ئەوجا دەفەرمێن واتقوا الله لعلكم ترحمون، کەواتە وەکو شێخ عەبدوڕەحمان بن ناصر السعدی دەڵێتن بە برایەتی و بە تەقواکردنی خوای گەورە کە بەڕاستی ئەویشیان هەر علاقەی بەوی هەیە، یعنی لەقەدەر تەقوا بەڕاستی ئینسان پارێزگاری لە برایەتیەکەش دەکا. ئیتر بەو دووە بە برایەتی و بە تەقوا باشترین سەبەبە لۆ ئەوەی کەوا خوای گەورە سبحانه وتعالى ڕەحمەتی خۆی بڕێژی بەسەر ئیمانداران. لەبەرەوەی دەفەرمێن واتقوا الله لعلكم ترحمون. و بەعەکسی ئەوەش با بڵێن مەفهومی مخالف ئەوەیە کە خوا نەخواسە هەر کاتێک ئیمانداران لە نێوانی یەکتری ئەو برایەتیان نەبوو کە خوا دەیەوێت سبحانه وتعالى، کە بەڕاستی دەلاتە لەسەر نوقسانی تەقوا، ئیتر دەبیتە حاجز و پەردەیەک لە نێوان ئەوان و ڕەحمەتی خوای گەورە سبحانه وتعالى.
کەواتە بەڕاستیەوە قەزیەیە کە پێویستە لە ئەسڵی دین تێی بگەین. جا تەمەشا دەکەی وەکو گوتمان ئەو مەسئلەی ئەو دوو سەرحەی کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەهۆی بیناکردنی مزگەوت و بەهۆی تونکردنی پەیوەندی نێوان مسلمانان کە بریتی بوو لە ئوخوەت لەسەر ئەساسی ئینەمە المؤمنون ئیخوە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم تەشکیلی کرد بە ئیزنی خوای گەورە زۆر علاقەشان بە یەکتر هەیە. کەواتە مەسەلەی ئیمان و مەسەلەی برایەتی زۆر علاقەیان بە یەکتر هەیە، بەڵکو هەر یەک لەوان نیشانەیە لەسەر ئەوی دیکەیان و هەر یەک لەوان لازمە لەگەڵ ئەوی دیکەیان وەکو لازم و مەلزوم پێکەوە بەستراینەوە. کەواتە لە قەدەر ئیمان لەبەرەوەی پێغەمبەر خوای گەورە دەفەرمێ ئینەما المؤمنون إخوة لقدر إيمان براستي هر کەسێک برایەتی لەگەڵ مسلمانان دەکا لەقەدەر لاوازی ئیمانەکەشی لاوازی لە برایەتیەکەی لەگەڵ خەڵکی دیکە لەگەڵ مسلمانان لێ پەیدا دەبێتن. کەواتە بەڕاستی نیشانەی ئیمانە ئوخوەت و لە حەدیثە شەش کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەفەرمێتن لە صحیح بوخاریدا هاتێ ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان سيشت هي هر يقلنقو تيدا بيتن حسب شيريني إيمان دكاتن يقلوانتيا وأن يحب المرأة لا يحبه إلا لله كواتا هر كسيشي خوش دوي لبر هيس خوشي نوي إلا لله كواتا ديارة ديسانوك قوتمان خوش ويستنو براتي لسرس أساسك لبيناي خوايو وهروا لقدر أوي كوافلانكس لناو دائري إيمان وتسند ملتزمة بفرمانكاني خوا بيغمبري خوا أتبيست خوشت به والعكس بالعكس ولبرانبرج دا پیغمبر صلى الله عليه وسلم كاتك وباز دا فساد ذات البين دكا وتتيكتوني نيواني مسلمانان بعكس وكوي باز دكا دفرمي هي الحالقة وكل حسيك والترمذي روايات كردية دفرميتن بالضبط دفرمي لا أقول تحلق الشعر ولكن تحلق الدين سبحان الله كواتا دفرمي فساد ذات البين تيكتوني بين مسلمانان ياخذ هولدان لبو تيكداني بين مسلمانان دفرمي حالقة أجاك دفرمي حالقة واتدتاشي دفرمي ناليم برز دتاشي بلكو دين دتاشي لإنسان دين دتاشي لإنسان كواتا هروكو كسي كوازور دز ببرياتي وبقريت لسر أساس إيمان دلالة لسر إيمانكي بعكس أوي هول بدا بيني نيوان مسلمانان تيك بدا وتيشي بدا أو نشانه لسر أوي كوا أو كابرا بو إشي كذيكا لدين دتاشي خواه ناما بدا يتر تماشادك يعني الصحابة وتابعين بهماشي وكو فهمي على القرآن والسنة سيري بيغمبر صلى الله عليه وسلم إمام عمر خوالي راز دفرمي إذا رزقكم الله عز وجل مودة امرئ مسلم فتشبثوا بها أجر خواي جور سبحانه وتعالى خوشويستي إيمان داراني خستنا ودرو درونتان فتشبثوا بها التشبث واتا بالضبط اللزوم وشدة الأخذ دستي بيو بقرا زور بتندي هول بدا أو خوشويستي بارزقاري لسر بكا لبروي براستي وفضلي خواي جوريه أو ذات مشاهدك إمام عمر بفعليش هالواب تفرمي ليدا جرنو ديار لما على كي ليدا جرنو تفرمي الشيء واهب سبحان الله بشو زور شوق وحنيني لبو برياني أو زي ناو صحابة كان لبو بتابة فلانكس هستا تفرمي بو شوي ديقو أو شو تسند دريجة حتى تواو دوي سبيني بخزنة برايكان بقاموا إتر دفرم لباشن ويش سبيني أو زي فلانكس كبتايبتي أو شو بيريان لكتو دسو معانا خير قال كردن ياخذ لو كاتك وخليفة بو دفرمي كاتك واتسوى شام دفرمي كاتك واتسوى شام أبو عبيدي كوري جراح استقبالي دكاتن دفرمي كاتك واستقبالي دكاتن لا وكو بابلين دقنا يكتري معانقي يكتر كان إمام عمر دستوي مازق معناه من أو خليفة أو شان لوين دري بابلين كبا فرمان إمام عمر دامزرا أو زاد فر إمام عمر دستوي مازق كاتنو بيكو بابلين أو زاد دقريان لا أوي وكو سوز وحنين وغريبيان لبو يكتر هالدستيتن وهروها ابن مسعود خويل رازي بيتن دفرميتن كاتك ودردس لبوناو براياني خويل الصحابة ديفرمو أنتم جلاء حزني ديفر براستي أنقونك وخمرويني منن وحسني بصري رحمة خويل بي دفرمو لم يبق من العيش إلا ثلاث لا جيان دا هيتش تيقنما كوا إنسان ضلي بي خوش بتنها سيشد نبي يقلوانا ديفرمو أخ لك تصيب من عشرته خيرا برايك كوالتي كلاوية كي لقلي براستي خيري لي بدز ديني
فإن زغت عن الطريق قومك كاتك وادتوي لا بدي للرجاء أو دي راست الدكاتة براسته ويقلو شتانيكوا وكو إمام حسني بصري دلتن يقلو سيشتان كيسان ضلي بيخوش لدنيا دا وطلحي كوري مصرف كوا مشهور بالمحدث القارئ طلحي كوري مصرف دفرم كاتكوا دقيشت مالكي كوري معول هي دفرمو للقياك أحب إلي من العسل دیتنی تو لەلای من خۆشەویسترە یاخود شیرینترە لەلای من لە هەنجین. بەڵێوزە ئەو برایەتی کە لە نێو ئیمانداران بە لەسەر ئەسڵی ئینەمە المؤمنون ئیخوە بە فەزلی خوای گەورە دروست دەبی، ئەگەر بمانەوێت لەو برایەتیە هەوڵ بدەین شیفای لێ بەدەست بینین لە بۆ دڵە نەخۆشەکانمان چ بکەین باشە، یان ئەو خوتواتانە چییە کەوا پەیڕەوی بکەین تاوەکو لە خلالی ئەو برایەتیەمان لە نێوان ئیمانداران هەوڵ بدەین شیفا لە بۆ دەردەکانی دڵ و دەروونمان بەدەست بینین بە فەزلی خوای گەورە. یەکەم ئێبدە وعینوکە عەلە القیمەم، دەست پێ بکە لە خوتوەی یەکەمیش ئەگەر دەست پێ بکە هیچ ئیشکال نییە، لەبەرەوەی دایمەن ئێبدە لە خوتوەی یەکەمە، بەڵام لەگەڵ ئەوەش چاوت لە قیمە بی، چاوت لەوەی بگەیە قیمە. لێردا مەبەست چییە؟ مەبەست ئەوەیە مەسەلەی برایەتی بینی ئیمانداران هەر ئەو برایانە نییە کە لەگەڵیان دەژیێ، ئەوەی کەوا لە سنوورەشی جوغرافی لەگەڵیان بە فەزلی خوای گەورە کۆبوویەوە و یاخود لە زەمانێک دەژیێن، نە، بەڵکو مەفهومی برایەتی لە ناو موسڵمانان زۆر لەوەی فراوانترە، بە دەلیلی ئەوەی وەکو خوای گەورە سوبحانە وتەعالا کە فێرمان دەکاتن بەو شێوەی بڵێن والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان. کەواتە بەڕاستی مەفهومی برایەتی زۆر شامترە لەو حدودەی کەوا ئێمە لە ناوی دەژێن با بڵێن لە زەمان و لە مەکان، بەڵکو ئێمە دوعا لە بۆ برایانی پێشینیش دەکەن کەوا سەبقونا بالئیمان، وانییە؟ ئیتر لێ کە دەڵێ کە دەست پێ دەکەی وعینوکە ئیلە القیمە عەلە القیمەم، چاوت لە قیمەی بی، مەبەست لەوەیدا ئەوەی کەوا زیاتر باز لە برایانی پێشی خۆت بکە لەوانەی کەوا بەڕاستی جێی دەستیان دیارە لە تاریخی ئیسلامی لە پێشە تووڕۆیشتینە، باسییان بکە تاوەکو عیبرەتیان لێ وەربگری. جا دیارە باسکردنی پیا و ساڵحان وەکو ڕافعی دەڵێ لە وەحی القەلەم دەڵێ فإن أسماء الزهاد والعباد والصالحين هي في تاريخ الشياطين كأسماء المواقع التي تنهزم فيها الجيوش. بەڕاستی ئەو پیا و ساڵحانە کە باز دەکرێن لە تاریخی ئیسلامدا دەفەرمی وەکو ئەو جێگانەیە کەوا شەیتان تێدا هەزیمەی هینایە بەرامبەریان. باسکردنی ئەو پیاوانە واتە باسکردنی ئەو مەواقعانەیە، ئەو سەنگەرانەیە کەوا شەیتان تێدا هەزیمەی هینایە بەرامبەریان. لێ ئەوان کاتێکەوە توانیتیان زاڵ بن بەسەر شەیتان، توانیتیان ئەو دەورە بەرز و پیرۆزە ببین لە تاریخی ئیسلام کەوا هەوڵ بدەین ئێمەش ئیقتیدایان پێ بکەین. کەواتە لە سوودەکانی باسکردنی پیا و ساڵحان یەک لە سوودەکانی ئەوەیە کە ئەگەر کەسێک بە فیتی شەیتان یاخود بە دەفعی نەفسی ئەمارە بیسوء شتێک لە دڵی دروست بی لە عوجب و لە غڕور، کاتێک کە باز لەو پیا و ساڵحانە دەکاتن ئەوجا قەدر و قیمەت خۆی دەزانی کە بەڕاستی ئەتو چەندە مقەسیری چت کردیە، یعنی نسبەتەن بەوان، وانییە؟ کەواتە یەک لە سوودەکانیان ئەوەیە کە فعلا شیفایە، عیلاجە لە بۆی کەوا دائی عوجب و کیبر لە ناو دڵ و دەروونت نەمینێ، کەیفت بەخۆنەیە بۆی کەوا داخۆ شتێکت کردی یاخود چەند ساڵێک لە ناو ئیسلام بە فەزلی خوای گەورە خزمەتێکت کردیە. و هەروەها یەک لە سوودەکانی ئەوەیە تاوەکو ئێرتقا بکەی و هەوڵ بدەی و ئیقتیدایان پێ بکەی بەو ئەستێرە گەشانەی کەوا لە ئاسمانی تاریخی ئیسلامی دەگەشێنەوە. کەواتە بەڕاستی یەک لە سوودەکانی ئەوەیە کەوا هەوڵ بدەی ئیقتیدایان پێ بکەی، بەڕێوەی بەڕاستی هەموو ئینسانێک پێویستی بە قودوە هەیە و ئێمەی مسلمانیش لە پاشی ئەوەی کەوا ڕەسوول الله صلی الله علیه وسلم قودوەی یەکەممانە، ئیتر لە دواییش طبعا ئەوجا سەحابە و تابعین و ئیتر ئەو پیاوە بە ڕێزانی کەوا لە تاریخی ئیسلام جێی دەستیان دیارە، زۆر زۆر مهمە ئینسان باسییان بکات تاوەکو ئیقتیدایان پێ بکاتن. هەتا وەکو لە تەماشا دەکەی، یعنی لە نێو پیا و ساڵحان سوبحان الله کاتێکەوە باسی یەکتریان کردێ بە چ شێوە گوتمان کە باسی پیا و ساڵحان دەکرێت ئینسان خۆی دەناسی، کە باسی پیا و ساڵحان دەکرێت هەوڵ دەدەی بەڕاستی هێمەتت بەرز بە ئیقتیدایان پێ بکەیت. تەماشا دەکەی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبی دەڵێ دەیگۆ تەمەنا دەکەم هەموو عومرم
هەموو عمر و ئیشکردنی من بریتی بی لە 1 ساڵ ئیشکردنی عەبدوڵای کوڕی مبارەک. ئەوجا دەڵێ ناگەمە 3 ڕۆژی ویش. سبحان الله. دەڵێ ناگەمە 3 ڕۆژی. طبعا تەواضوعە. ئەگەنا جێی دەستی ویش دیارە، جێی دەستی ویش دیارە. ابن مبارەکیش دەڵێ ئەگەر تەماشای فوضەیلی کوڕی عیاض دەکەم کە تەماشای فوضەیلی کوڕی عیاض دەکەم مەقەدت نەفسی، خۆم لە پێساو دەکەوی. يعني سبحان الله أو تواضعي مع العلم عبد الله كرم مبارك زي دستي ديانة للتاريخ. وربيعي كوري خثيمش دالي زور زاران دقريا أو زا دستي بريش خوي دقرتو ديقو أدركنا قوما كنا في جنوبهم لصوصا براستي أما قايشتينا كسانك إيما لريز أوان أما وكو دزيتشين. يعني سبحان الله بوشيوي كتماشاي بيشيني خويا دكن إتروا وبس لتسي يعني فعلا إنسان كاتكوا تماشاي أو بيا وبرزانة دكاتن أو أنا قدوان لو حالتي أتو توشي عزبناي توشي غرورناي ببيت سوانا خد بي مقصرة هول ددي كوا أن تلتحق بهم لو ركب بيروزي كوا بفضل خواي قولة هدايتي داي لخالد وم بنيازي ويكوا أو براتيه ببي تماي الشفاء لبو دلو درون كان داري غير وسطك لتنطلق هول بدا أو وسط أو ناونديك أتو تيدا دجي أجر دزاني أو دور بريتو بلو بيشد نابا هول بدا بيقوري تاوك بلو بيشد ببا لبلو خواهي لسورة الكهف دادا فنم واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا. كاتب راستي إنسان بيستا هول بدا لقل أو كسانة بجيك وأخواي قولوا توصي بيكردينا لقل شيء أواني كوا بس بينان وبإيواران لعبادة كردن لباران ودان لبو لخواي قولوا سبحانه وتعالى أواني كوا ما بستيان رزامن دي خواي قولوا يترجيان لقل أو كسانة. طبعا استا كاتك وأخوي سبحانه وتعالى بعض كسان ذاك يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. مسألة يريدون وجهه بتايبتي كسانك وما بس رزامن دي خواي قوري خو هیچ کەسێک ناودڵی کەس نییە بزاندا خۆ چێ لە بۆ خوایتی تاوەکو لەگەڵی بموانە بەڵام وەکو قاعیدەکە ئەوەیە علينا بالظاهر والله يتولى السرائر وتەماشای کار و کردەوەکەی دەکەی ظاهرا کار و کردەوەکەی وا پێ بچیکەوە کە ئیخلاص و سەوابی تێداوی تەواو دەبی لەگەڵ ئەوان بژیەی و ئەگەر نەفسیش وای لێ کردیکەوە چاو وەرجێڕی لەوان نەخێر سەبر بگرە ولا تعد عيناك عنهم لبلوي هر كاتكوا تساو لوان ورجيري تريد زينة الحياة الدنيا هیچ مبرری دیکەنێ مەگەر چاود لە زینەت و لە خۆشیەکانی ژیانی دنیادا بیتن. و ئەو کەسانەی کەوا وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالا لێرەدا بەو شێوەی وەصفیانی کرد يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجه پیان صاصم بوصفی دیکەش وەصفیانی کە هەوڵ بدە ئینسان لەگەڵ ئەو نەوعەدا هەستی و دانیشی و هاموشۆ بکاتن وەکو لەو حەدیثێکە لە سونەنی ئیبن ماجەدا حتى کەش حەسەنە پیان صاصم وەصفی کەسانێکە کەوانە کەسانێکن مفاتيح للخير مغاليق للشر. سبحان الله. پیان صاصم باش کەسانێک دەکاتن لەناو خەڵکی ئەوانە دائما کلیلەنە لە بۆ خێر يعني لە ڕێگای ئەوانەوە دائما هەموو خێرێک دەناسی و هەروەها ئەوانە نەکەوە لە ڕێگای ئەوانەوە هەموو شەڕێک دادەخرێ وەکو قفلن لە بۆ شەڕ بەعکسەوەش طبعا هەر لە حەدیثەکە پێغەمبەر باس دا کەسانێک دەکاتن بەعکسەوە ئەوان دەبنە مفاتيح للشر مغاليق للخير خوا پەنامان بدە کەواتە بەڕاستی ئینسان دەتوانی بەو شێوەیە ئەو کەسانە ببینتەوە کەوا لەگەڵیان بژێتن تاوەکو بیگەینیتە ئەو قیمەی کەوا ئەو چاوی لێیە و بەتایبەتیش کاتێک کە مسلمان بەڕاستی لە هەموو کاتێک پێویستیان بە یەکتر هەیە وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالا بەعام باز دەکاتن وتواصوا بالحق وتواصوا بالصبر کە بەڕاستی شیعارێک بووە لە نێو سەحابەکان بەتایبەتی ئەگەر هیچیان بە یەکتر نەگوت بە پێش ئەوەی لەگەڵ یەکتر جودا بنەوە ئەوەیان بەبیر یەکتر دەهێناوە وتواصوا بالحق وتواصوا بالصبر. ئیتر بەتایبەتیش لەو کاتانەی کە ئینسانی مسلمان تووشی میحنەت و بەلا و موسیبەت دێ زۆر پێویستی بە برایەکەیەکەوە فعلا تەثبیتی بکاتن ئەگەر لە مستەواش لەوی نزمتر بی بەڕاستی ئەینجاری وهەیە یەک کەلیمە قسە دەبیتە مایەوەی کەوا کەسێک لە مستەوایەکی زۆر بەرز وەکو جارێکی باس ئیمام ئەحمەدمان کە ڕەحمەتی خوای لێبێ کەسێک کەوا دزە نەسیحەتی دەکا و تەئسیری دەکا اینجا لێرەدا هەر عینی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمی باس لە گەنجێک دەکا کە ناوی محەممەدی کوڕی نوحە بەخۆی باسی دەکەن دەڵێ سوبحان الله لەگەڵ ئەوەش کەوا محەممەدی کوڕی نوح گەنجێک بوو
لەگەڵ ئەوەش مستەوای علمیشی محدود بووە لە چاو ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبی ئەوجا سبحان الله کە وەصفی دەکاتن دەڵێ ئینی لەئەرجو ئەن یەکونە قەد خوتیمە لەهو بخەیر نەمدیت بوو کەس بۆ چیوی کوڕی چاک بی ڕەجاشم وایە کەوە خاتیمەکەی خێر بوو لەبەرەوەی دەفەرمی دیارە ئەویان لە محنەتەکەی لە سزن لەگەڵی بۆ وەفاتیش کردێ سبحان الله لە سجن ئیتر دەفەرمی ڕەجام وایە کە ئەو ئاخیری خێر بوو بیتن کە باز لە قسەکانی وی دەکا کە چەند تەئسیری لەسەر ئیمامی ئەحمەد هەبووە دەفەرمی پێی دەگوتم یا ئیمام یا ئەبا عەبدالله الله إنك لست مثلي سبحان الله پێی دەگۆ کەواتە بە کوو ئێمە دەڵێن تخوا ها الله إنك لست مثلي يا أبا عبد الله أتوك مني أنت رجل يقتدى بك أتكسيش اقتدات بذكر يا إمام قد مد الخلق أعناقهم إليك لما يكون منك خلشي همو وتماشات دكاتا بزان داخو أتو تموقفك الدبيت تاوكو أوانيش هلويستي توبر بقرن ئاگاداری خۆت بە فاتق الله واثبت لأمر الله لەخوای بترسێ و ثبات هەبێ لەسەر ئەمرێکە تێدا ئیتر بەو شێوە مەبەستمان لە چ یعنی ئیمامی ئەحمەد لەو مستەوای ئیمام و ئەهلی سونە بەڵام دەبینی نەسیحەتی ئەوە و نەسیحەتی کەسانێکی دیکە تەئسیری لێ دەکاتن و زیاتر بە فەزلی خوای گەورە ثابتتر دەبی لەسەر منهەجەکەی و کاتێش کەوا خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی النمل باز لە ئەو ئافرەتە دەکات کەوا دەڵێن ناوی بەلقیسە کە لەگەڵ سولەیمان عەلەیهی سەڵات وەسەلام لە پاشان کە ئیمان دەینیتن خوای گەورە بەچ شێوەیەک باسی دەکاتن لێگە لە موقفەکان دەفەرمێ وەصەدەها ما كانت تعبد من دون الله إنها كانت من قوم كافرين بەسەبەی بۆی کە لە کەسانێکی کافر بوو هەرچەندە بەخۆی زۆر زیرەک بوو یعنی کافیە لە بۆ زیرەکی وی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى کاتێکەوە قسەیەک دەکاتن دەڵێ إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة أو قسەیەک دەکات دەڵێ ئەگەر ملوک بستە هەر شارێک پادشاکان بستە هەر شارێک داگیری بکەن فەسادی دەکەن وجعلوا أعزة أهلها أذلة خەڵکە بە عیزەتەکەی ئەو شارە ئەوان زەلیل دەکەن طبعا ئەوە قسەیەکە یعنی فعلا پادشاک ئەگەر لەسەر ئەسلی ئیمان و لە پێناوی دامەزرانی حکمی خوای گەورە نەچووبتە جێگایش کە فعلا وا دەکات کاتێک ئەو قسەیە دەکاتن مەقسەدمان لە زیرەکی ئەو ئافرەتەیە خوای گەورە دەفەرمێ وەکەذلك یفعلون تصدیق قسەکەی دەکەن معنەوەی کافری شێشتە ئیمانیشی نەهێنا کەواتە ئافرەتێش زۆر زیرەک بووە بەڵام لەگەڵ ئەو زیرەکیەشی چونکە لەناو قەومێکی کافر بووە وصدها ما كانت تعبد من دون الله إنها كانت من قوم كافرين لبرأوي كوا لقل أو قوم كافرة لغير خوان دپرست سبحان الله مسلمان نبو زيرة شكاي بكل شيء نهاتبو ما بس ما ليرتيا يعني وسطي أو وسط أو ناوندي كوا تيدا دجي زور مهمة أجر هول هستذكر أو وسط أو ناوندا أو نية كوا برو خواي جورة دبا بيشته هولي جوريني بدي أو صفاتنا انتداب كوا خواي جورة وهو بيان صلى الله عليه وسلم باسيان دكاتن تاوكو برو بيشت ببن لخالد شديكا بيشته تاوكو أو برايك هلي دبجيري لبو براياتي بنيازي أويكا ببي تماعي شفاء لبو دلو درونت بيشته فعلا صفات إيمان داراني لبيت جيبا خوتو بيش أو بي هردو كتان ببنا مرآة للعيوب لبري وكو بيان صلى الله عليه وسلم دفرمي المؤمن مرآة المؤمن براستي إيمان دار آويني لبو إيمان دار كذلك حدثكش حدثشي حسنة إمامي بخاري لأدب المفرد هنايتوا رحمة خواه لبي إتر كذا فرمي مرآة معلومة كوانية مرآة زور منصفة يعني آوينة زور منصفة كاتك كهر يقلئ مبرامبر بآوينة رادة وستيتن زور بإنصافه جوانی و ناشرینیەکەی نیشان دەدا بە هیچ شێوەیەک ناشرینیەکەی ناشارێتەوە تەنها جوانی نیشان بدە وەکو کەسانێک کەوا موجاملە لەگەڵ بەرامبەرەکەیان دەکەن و بە پێچەوانەوەش نایەتەن هەموو جوانیەکەت بشارێتەوە تەنها ناشرینیەکەت نیشان بداتن وەکو کەسانێک کە بە حقیقەت هەرچەندە نەسیحەتت دەکەن بەڵام بەڕاستی زۆر بەبێ زەمیرانە و بەبێ ئینسافانە نەسیحەتت دەکەن کەوا هیچ حسابێکی چاکە و محاسن لە بۆ تو ناکەن كواتا بيوستا وكو بيان دفن المؤمن مرآة المؤمن بيوستا إيمان دار مرآة بلبو إيمان دارك فعلا آوي نبي بإنصافه ونشان بدا ونيا لحزم خوي نشان بدا نقورة تريبكا نقس كتريبكا أقر اشتكاني خرابي نشان ددا لبيش وش بابرك باس تاكاني شبكاتا أنت مشاهدك إخواي قورة سبحانه وتعالى كباسي أهل الكتاب دكا تسن بإنصاف باسيان دكا چەندین صفاتی خراپیانێ بەڵام چاکانیشان باز دەکا
وانيا ليسوا سواء من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الله آناء الليل وهم ساجدون إلى آخر الآية. لا تسندين زي قايدك. ومن أهل الكتاب من إن تأمنه بقنطار يؤديه إليك ومنهم إن تأمن بدينار لا يؤديه إليك إلى ما دمت عليه قائمة. كواتا يعني تمشى إنصافك پێویستە ئینسانی ئیماندار منصف بی لەگەڵ یەکتری فعلا وەکو ئاوێنەیەک لە بەرامبەری بیتن. لۆ وەکو بیلالی کوڕی سعد بە برایەکەی خۆی دەگۆ بەلەغەنی ئەن المسلم مرآة لأخيه پێم گەیشتەکەوە ئیماندار ئاوێنەیە لە بۆ برایەکەی خۆی فهل تستريب من أمري شيئا شتێک هەیە کە ئەتوو لە من ببینی شەک و گومانت لێ هەبی پێشم نەڵێ لێم بشاریەوە. وهروە وەکو جعفەری کوڕی بورقان بە مەیمونی کوڕی میهران بابلن دەڵێتن مەیمون بەمنی دەگۆ کەواتە مەیمونی کوڕی میهران بە جعفەری دەگۆ یا جعفەر قل لي في وجهي ما أكره ڕوبەڕووم کەواتە لەگەڵ یەکترین ڕوبەڕووم چم پێ ناخۆش ئەوم پێ بڵێ چم پێ ناخۆشە ئەوم پێ بڵێ فإن الرجل لا ينصح أخاه حتى يقول له في وجهه ما يكره. کەواتە بەڕاستی ئینسانی ئیماندار نصیحەتکار نابی و مخلیص نابی لە بۆ برایەکەی هەتا وەکو ئەوەی کە برایەکەی پێی ناخۆش نێ ڕوبەڕوو پێی بڵێ. طبعا لێرەدا مەقسەدەوە نیە خۆ غەڵەتی بەرامبەر بکە یعنی ئەو شتێکەوە ئەو تێیدا بە سەراحەت پێی بڵێ. لێ وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە فێرمان دەکاتن لە ئاخیری سوورەتی الفورقان کە باز لە صفات عباد الرحمن دەکا. یەک لە صفاتەکانیان چییە؟ داوا دەکەن لە خوای گەورە ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. بما كإمام بيشوال بكسانة متقي لبرتي متقي لبرو كسي متقي زور بصراحة مرآة لبو إيمان دار يعني مجاملة لقلنا كاتن فعلا كو أو هاي نشان داتن. لا خالة ديك تقليد الإصلاح هول بدا تقليد بكيو بلام تقليد يتشي كو برو تاكا برو إصلاح لبرو وكو شيخ الإسلام لاستقامة دا باز لحقتك دكاتن كذا لي وحقته شي بشرية وخصلته شي إنسانية وفطرة إنسان لسر أو دا مزرا كوا هيت كسيك كم كسي يعني بخوي مبادر بي لتاكي يعني لخرافة بعام خلشي تساو لخلشي دي كذا كاتو طبعي إنسان وايا يعني كم كسي بخوي مؤسسي فكريك بيتن هموي نابنا مؤسسي فكرة ياخذ دروس بابنين دروس كاري مواقف بەڵکو زۆربەی خەڵکی چاو لە خەڵکی دیکە دەکاتەوە لەسەر ئەو ئەساسەشەوە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی من سن سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة وبعكس وشوانية كواتە بەڕاستی چاولێکردن لە چاکە شتێکی زۆر پێویستە لەبەر بەڕاستی ئەمە هیچ یەک لە ئێمە ئیبداع لە هەموو لایەنەکانی ژیان ناکەین تاوەکو بڵێن وەڵا پێویستمان بە کەس نییە نا بەعکسەوە پێویستمان بە ئیقتیداکردن هەیە پێش هەموو کەسێک بە ڕەسوول الله صلی الله علیه وسلم پاشان بەو کەسانێکەوە هەستی پێ دەکەوی یاخود دەیان بینی بۆی کەوانش لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. جا لەوێ وەکو لە ئەثەری شاتیە کە ئیمانداران بەوەی دەشبهێنی دەفەرمی وەکو دوو دەستی کەسێک وانە دوو دەستی کەسێک تەغسیل إحداهما الأخرى. بەڕاستی ئەو دەستانە هەر ئەو دەستەیە دەستی چەپ دەشوا و دەستی چەپیش دەستی ڕاست دەشوا وانە. لەوێ ئیمامی عەلی خوای لێ ڕازی بیتن دەفەرمی الرجل بلا أخ هەر برایەک ئەگەر برای نەبی هەر نەفەرێک هەر پیاوێک برایەکی نەبیتن کە شیمالین بلا یەمین وەکو دەستە چەپێکە دەستە ڕاستی نییە. کەواتە بەڕاستی زۆر پێویستمان بە یەکتر هەیە و دیارە تەئسیراتی براژ لەسەر برای یەکجار زۆرە وەکو ابن القیم لە مەدارجدا دەڵێتن مجالسة العارف تدعوك من 6 إلى 6 کەواتە دانیشتن لەگەڵ کەسێکی خواناس لە 6 شت بەرەو 6 شتی دیکەت دەباتن لەوانە من الشك إلى اليقين لە شەک و گومانەوە بەرەو یەقینت دەبا بەرامبەر وعدەکانی خوای گەورە لە ڕیابازیەوە بەرەو ئیخلاصت دەباتن لە غەفلەت و بێئاگایی بەرەو زیکری خوای گەورەت دەبا لە ڕووتێکردنە دنیا دەرت دەینی بەرەو ڕووتێکردنە ئاخرەت دەتباتن و هەروەها لە کیبر و خۆ بە گەورە زانین دەرت دەینی بەرەو تەواضع و بەرەو زانینی قەدری خۆت دەتبا و هەروەها من سوء الطەویە إلى النصيحة لەوەی کەوا دڵت پڕبی لە شتی خراپ بەرەو ئیخلاص و بەرەو شتی پاکت دەباتن. و لە مسند ئیمام ئەحمەدیش هاتیە ڕەحمەتی خوای لێبێتن کە حەدیثێک لە پێغەمبەر دەجێڕێتەوە صلی الله علیه وسلم کە ئیبن عومەر ڕوایەتی کردیە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمیتن المسلم أخو المسلم
لا يظلمه ولا يخذله. دیارە یعنی ئیماندار بەڕاستی برای ئیماندارە، برای مسلمانە، نەزوڵمی لێ دەکا ولا يخذله، واتە بە هیچ شێوەیەک تووشی خودلانی ناکە، بەعەکسەوە خودلان یعنی عەکسی نوسرەتە، یعنی هەر جێگایەک پێویستی بە نەسرەت بی ئەو برایە و بەسەری دێخی بەجی ناهێڵێتن لەو جێگای. ئەوجا ئەگەر لە غەیبەتێک بی کە باسی دەکرێت لە جێگایەک پێویستی بە دیفاعێکی مادی هەبی، پێویستی بە دیفاعێکی جەستەیی هەبی، بە هەموو نەوعێک ينصره ولا يخذله. أوزاد فرميتن والذي نفس محمد بيده صلى الله عليه وسلم ما تواد اثنان ففرق بينهما إلا بذنب يحدثه أحدهما، إلا بذنب يأخذ يحدثه أحدهما. قسم بو خواي روحي پیغمبري بدسته صلى الله عليه وسلم دفرمي دوبرا كيكتريان خوش ويستلفيناي خواي گورا ليك جدا نابنو لو خوش ويستيا دليان ليكتر نارنجي إلا بسبب جناحك كوا يقلو أنا كرديتي، إلا بسبب جناحك كيقلو أنا كرديتي. كوا تمحالة دوبرا كلبناي خواي قولي يكتريان خوش ويستبيتن واز لي يكتري بينن مجر جناحك يان كردبي يقلوان دبي جناحك كردبيتن لو بيوست وكو ابن الجوزي ياخذ أبو الفرج الجوزي لا تعليق لسأل حدث الأرواح جنود مجندة كيشان حدث شيء صحيحة دفرميتن. طبعا الأرواح جنود مجندة يعني علماء أو هاباز ذكر يعني سبحان الله أرواح كان يعني روحي خلشي دائما حزي لتشاكله، يعني كو يعني أو روحاني ياخذ أو كسان كلا ضلوا درونه بخوي إنساني باكا لدو إنساني باك دقره بدست خويني إنساني باكش خوش ده أيد كش بعكسه إنساني بيسو إنساني ناس خراب بدست خويني ميلي زيادة لبو إنساني خراب دسي سبحان الله لبروي وكو بالضبط يعني الأرواح جنود مجندة. إتر أبو الفرج الجوزي درباري أو حديثي كوالا سر وباس ما كركوا هز دوبراك كلابيناي خواي قولي يكتريان خوش ويستيل ليك جدا نابنو مقر بقناحي كيكشيان كردبيتن تفرميتن كواتا هر براك أقر ديتي لوسطو لناوندك كوا بياو صالحاني زور تيدابو لو ناوندت زي نابيتوا ياخذ ضلي لقروان دانا مزري او بيشت بتسي مراجعه خوي بكاتوا لبرسي لقروان دانا مزري دبي جناحك هبي منعك كلقروان دانا مزريتن جناحك هبي منعك كلقروان دانا مزري يام ببيت سوانو خوي ببيني تو لبوي كوا ضلي لبو كسانه شي خراب دروا بيشت مراجعه شي خوي بكاتوا باش صفته شي مشترك لبيني ولبينوان هي لبروي ضلي لبوان برواتن كواتا پێویستە ئینسان حساب لەگە خۆی بکاتن و هەوڵ بدا لەگەڵ کەسانێکی چاکەکار تەقلیدیان بکاتەوە بەرەو ئەو چاکەی کەوا ئەوان دەیکەن. لە خاڵی پێنجەم و ئەخیر کە لێرەدا باسی بکەین الأنس وعدم الوحشة، واتە دڵخۆشبوون بە کەسانێک کەوا پیاو ساڵحن و هەروە حەز نەکردن بە غەریبی لەگەڵ ئەوان. دیارە ئینسان ئەگەر ڕوو لە چاکە بیتن دڵیشی لەگەڵ پیاو چاکان خۆش دەبی. ئەوجا ئەگەر لە جێگایەک ژیا و لە زەمانێک ژیا لەو فەرەزنا بە تاق و تەنیاش بوو لە جێگایەکدا ئەوە وەکو جارێ دیش باسمان کردکەوە ئیبن القەیم ڕەحمەتوڵڵی خوای بکە لە مەدارج باز لەوەی دەکاتن یەک لە حیکمەتەکانی کەوا خوای گەورە فێرمان دەکا کە بڵێن ئیهدینا الصراط المستقیم. صراط المستقیم چ ڕێگایەکە؟ صراط الذین ئەنعەمتە عەلەیهم، ڕێگای ئەو کەسانی کە خوا نیعمەتت لەگەڵ کردینە من النبیین والصديقين والشهداء والصالحين. وانيا كواتا كاتك كوا دلي خوا هدايتهم دل بو رجاي او بياو تساكانا اگر كسيش لقلنا بو بتنياج بوي اتو بزان او رجاي پیغمبران و رازگویان و شهیدان و پیاو صالحانا كوا لپیشتو رجاي كان قرتي تبرو گيشتين وكو دلي حطوا رحالهم في الجنة وبارو بارجيان لناو بهجدانا هول بدا اتوج التحاقيان بيو بكي او جادرة هر لبر اوشا بيام صلى الله عليه وسلم كاتك او دعاء ما في ذكاتن لا دعاء قنوت اوش او كاتك كذا فرميتا اللهم اهديني فيمن هديت كدعوة هداية دكا كافيني اللهم اهديني لا اللهم اهديني فيمن هديت كوا تخوا هدايات مدا بمخريزي او كسانك هدايات الدينه ام لاحظت كرديه لبروي اتو بيوسد برفيق هي اتو انساني ضعيفي خوا هدايتم دو لريزي او كسانم بجمير كوا هدايات الداينه لريزي اوانم بجميره كواتا وكو بالضبط اجعلني رفيقا لهم ومعهم بمك رفيقي اوان يا رب العالمين
لەبەرەوەی بەڕاستی ئیماندار بە برایەکانی بەقووەتە و ئیماندار لەگەڵ برایانی دەتوانێت ڕوبەڕووی کوفر و شرک و ڕوبەڕووی شیاطین و هەروەها ڕوبەڕووی ئەو هەموو کەید و پیلانەی شیاطینی ئینس و جن ببیتەوە. هەر لەسەر مەسەلەی نەبوونی ڕەفیق یاخود بوون و نەبوونی ڕەفیق چەند دەوری هەیە. تەماشاکە لە سوورەتی ئەشعورا خوای کورد کە باس لە کەسانیش بێباوەڕ دەکات لە ناو جەهەنەم دەفەرمی ئەوان چ دەڵێن؟ فما لنا من شافعين ولا صديق حميم. فما لنا من شافعين، نابینین هیچ کەسێک شەفاعەتمان لێ بکاو. لەبەرەوەی خوای گەورە ڕێگا ناداتن بە هیچ کەسێک شەفاعەت و تکان لەبۆ بکاتن لە بۆ کەسانێکەوە شەرتی تەوحیدیان تێدا نییە. ولا صديق حميم، هیچ برادەرێکی خۆشەویستیش نییە لێرە دڵمان پێ ئاو بخواتەوە یاخود بڕێک لەو وەحشەت و غوربەتەی کە تێیداینە هەز بکەین لێی دەربچین. کەواتە لێردا کوزانان دەفەرمون لە ناو جەهەنەمدا بێجگە لەو عەزابێکەوە عەزابی سووتانە بە ئاگەر، یەک لە عەزابەکانە وەکو بەخوانی ئەطراف پێ دەکەن ئەوەیە کەوا حەز بە تەنیایی دەکەن، هیچ نەفەرێک نییە دڵنەواییان بکاتن. کەواتە ئەگەر لە ناو جەهەنەمیش ئینسان سەرەڕای ئەو عەزابێکەوە تێیدا حەز بەو عەزابەش بکاتن، دیارە بەڕاستی تەنیایی لە دنیا هەر وەزعێکی زۆر زۆر ناخۆشە و وەزعێکە تەحەمل ناکرێ بە تایبەتی ئینسانی ئیماندار. زۆر پێویستی بۆی هەیەکەوە کەسانێک لە پیاو چاکان و پیاو ساڵحان هەڵبژێریتن. خۆ ئەگەر وەکو گوتمان لە زەمان و لە کاتێکژیا کە لەو فەرەزنا هەرچەندە شتیوا بە فەزلی خوای گەورە نییە، هەرچەندە ئەگەر واش بۆ ئەو گوتمان ئیهدینا الصراط المستقیم صراط الذین ئەنعمت عەلەیهیم، ئەوە بەڕاستی ئینسان دڵی بە پێشین خۆشە بە پێغەمبەران عەلەیهیمو الصلاة والسلام، ئەوانەی کەوا لە دوای پێغەمبەران دەڕۆن. لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا ئەو ئیماندارە بین کە فعلا هەموو صفاتی ئیمانداران ما لێبێتە جێ و بە تایبەتیش صفەتی ئوخوەت و برایەتی ببینە مفتاح لە بۆ خەیر، کلیلی خێر بین، ببینە مغلاق لە بۆ شەڕ، ببینە قفلێک لە بۆ شەڕ، تاوەکو بتوانین لە بۆ خۆمان و هەروە لە بۆ دەوروبەریشمان ئینشاء الله تعالى ببینە خێر و بەرەکەت. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين.